بەڵێ بینەرانی زێدەعزیزی پاسی یادگار سڵاوتان لێوێت. ئەم جارە پاسی یادگار لە هەولێرە و کاک نەوزاد هادی پارێزگاری هەولێر میوانی پاسەکەمان دەبێت. مەبەستمانە لەم بەرنمەیە لە سەر خەم و کێشەکانی هاوڵاتیان قسە بکەین، ئەوەی تایبەتە بە دابشکردنی نەوت، ئەوەی تایبەتە بە کێشەکانی شەقامی 120 مەتری و شەقامی 150 مەتری تاگاتە تونێلی پیرمام شەقلاوە تا ئەوانەی تایبەتن بە هەشتی حەسارۆک و خانووەکانی گوندی کۆری و قەرەبووکردنەوەیان تا ئاگاتە قەڵای هەولێر و چەندین کێشەی دیکەش. دیارە ئێمە ئەمڕۆ لە پاسەکە کۆمەڵێک کەسی تایبەتمەند و بەڕێزمان لێرە میوانداری کردووە، هەر یەکەیان لە بواری کاری خۆیە، بڵین تایبەت بێ بە بەڵێندەران، تایبەت بێ بە کوالیتی کۆنتترۆلی دەرمان، تایبەت بێ بە کێشەی میوانخانە و چێشتخانەکان تا ئاگاتە سندیکای کرێکاران و گواستنەوە و گەیاندنیش. مەبەستمانە ئەوەندەی کات ڕێگەمان پێدەدات وەڵامی پرسیارەکان بۆ ئێوەی ئەزیز وەربگرینەوە. ئێستا بەڕێگاوین بۆی بچین کاک نەوزاد هەڵبگرین و بیکەین بە سەرنشینی پاسەکە. بەڵێ بینەرانی ئەزیز دووبارە سڵاوتان لێبێت. جنابی کاک نەوزاد هادی پارێزگاری هەولێر ئێستا لە پاسەکەی و بووە بە سەرنشینی پاسەکە. ئێمە وردە دەست بە پرسیار و باس و خواسەکانمان ئەەکەین لەگەڵ جنابیان. کاک نەوزاد سڵاو لێبێت. سوپاس کە دووبارە هاتیتەوە ناو پاسەکە، کاتی خۆی لەگەڵ کاک دکتۆر هەواڵە بوون لە پاسی هەڵبژاردن، ئێستش لە پاسی یادگار. پێم خۆشە لەو بابەتەوە دەست پێ بکەین کە ئەنی زۆر جار قسە لەسەرەوە کرێوترێت تا لە کۆتایی کابینەی حکوومەت نزیکە بینەوە کارەکان خاوتر ئەڕۆن بە نسبەت ئێوەشەوە بەم شێوەیە، یان ئێوە وەکو ئەوەی سەرەتای کارەکانتان بێت ڕۆژانە ئەرک و بڵین مامەڵەی هاوڵاتیان و ئەوەشی لەسەرتانە جێبەجێیەک. بە تاکید کاری ڕۆژانەی پارێزگا و فەرمانگەکانی خوارش ڕۆژانە وەکو خۆی دەڕوات، ئەمە پەیوەست نییە بەچکە ئیشی ڕۆژانەیە و مثلەن چه پارێزگا چ دەوایرەکانی تەنفیزی لە خوارێ و چە شارەوانیە ئاوا کەهرەبایە، پۆلیسە، ئاسایشە، تەندروستیە کارەکانی خۆیان دەکەن و ئەو خزمەتگوزاریانی کە پەیوەستە بەوان و هاوڵاتی ڕەبتە کارەکان دەڕوات. ئەوەی کە معلومە کوردستان چەند ساڵە لە قەیرانە و کاردانەوەی کە لە سەری هەیە و ڕێکدانەوەی لەسەر حکوومەت و خەڵکیش دیارە، بەڵام کاروباری ڕۆژانەی خەڵک وەک خۆی دەڕوات. باشە ئێستا باس لەوە کە تۆزێک دۆخی حکوومەت باشتر بووە لە ڕووی داراییەوە، ئەمە کاریگەری لەسەرەوە کاریگەری ئیجابی لەسەر کارەکانی ئێوە هەبووە؟ بەتاکید چکان بەراوردی بکەیت لەگە ساڵانی دیکەی ڕۆژانی کە 4 ساڵی ڕابردوو لە شەڕی تیرۆریستی داعش قەت بودجە نەبوو کە بەباری دارایی حکوومەت لەم بارودۆخە سەختەدا بوو، پرۆژەکان هەم ڕاوەستا بوون، قەرزی بانکەکان بوو، مقاولین بوو و ڕاگیرا بوو. بەڵام وردە مەسەن ئەم ساڵ بارودۆخەکە باشتر بووە بە حکومیەوەی هەم پەیوەندی هەولێر بەغدا هەم بەڵێمەوە استقراری لە موچەدان و لەو داهاتانی هەیە بڕێک کە زیاد وە بڕێک لە قەرزی بانکەکان درا، ئێستا قەرزی مقاولین بەشێک 15% بە بەردەوامی ئەوەی چەکەکان دەڕواتن، بڕێک لە پرۆژەی گچکە هەندێک لەو داهاتانی کە حکوومەت تەخسیسی کردەوە مەسەن 20% داهات لە شارەوانی درایتەوە، شارەوانەکان پرۆژەی پێدەکرێتن، دایرەی ئاوا بووە، ئەم جۆرە کارانە وردانە هەیە. بەڵام بەراوردی بکەیت لەگەڵ ساڵی 2013 تەوان زۆر لێک جیاوازە، چون ئەو وەختی جیاواز بوو بارودۆخی دارایی هەرێمی کوردستان، بەڵام بەراوردی ئێستای بکەیت مەسەلەن لەگەڵ 2017 پارسا واسەحە باشترە ئێستاکە بەرەو باشتر استقرارتر دەڕواتن. باشە لەگەڵ سەرەتای 2019 چ شتێکەیە کە تۆ بتانی وەکو مژدەیەک وەکو دڵخۆشیەک بە هاوڵاتیانی سنووری پارێزگای هەولێری بدەیت کە بەرەو باشتر ئەچێت، پێشتر وەستا بوو، پێشتر کارتیایە خاو بوو، ئێستا باشترە بێت؟ ئەوەنەوە پێوەستە بە شێوێکی گشتی باسکرەکە باری حکوومەت چکە هەمومان لە بن بارودۆخی حکوومەتدا دەبین، حکوومەتی هەرێم لە چ بارودۆخێکی دارایی و قەیرانیدا دەبێت، چۆن دەبێت، توانەکانی چەند دەبێت، داهاتی امکانیات چەند دەبێت، ئەوەی ڕنگدانەوەی دەبێت لەسەر هەموو دەوایر و پارێزگاکان و دەوایی خزمەتگوزاری وزارەتەکانیش. بۆیە هەمومان کە دەزانین
بارودۆخەکە کە بەرەو باشترە طبعاً ئەو بەردەوامبوونی بەو شێوازەی زیاتر بە تایبەتی تێگەشتنی هەولێر و بەغدا و چارەسەرکردنی بودجێ هەرێم لە چوارچەوەی بودجێ عێراق کە ئەو لیژانانەی ئێستا هەیە لە بینی هەولێر و بەغدا وەزارەتدارەی خۆمانە وەزارەتدارای عێراقە لە پەرلەمانە و حزوری مەش لە حکوومەتی ئێستای ئیتیحادی لە ناو پەرلەمان لە بەغدا ئەمانە هەمووی ڕنگدانەوەی دەبی لەسەر باشترکردنی بودجەی هەرێم بەراورد بە پارک بە ساڵانی ڕابردووی قەیرانەکە لەسەر ئەوشکراوە کە زیاتری شەکرێت ئەمانە طبعاً ڕنگدانەوەی دەبیتن مەسەلاً دەتوانرێ مەسەن ئەو پرۆژانەی ڕاوەستایە وردە دەست بە ئیش بکرێتەوە نیشتی کۆی گشتی 6,000 پرۆژە لە کوردستان ڕاگیرایە ئەم پرۆژە خزمەت گوزاریانەکە دەست بە ئیش دەکرێتەوە ئەمە طبعاً شەرنی هەمووی ئەویش مەسەلاً حکومەت کەی عادەی دوێنی خۆی دەکاتەوە قەرزەکانی خۆی دەکاتەوە بە کێشەکانی خۆی دادەستەوە لە هەر سێکتەرێک دادێت مەسەن چەند بودجەی دەمێنێتەوە بتوانێت ببتە تەمویلی ئەو مەشروعانەی کە ڕاوەستانە ئەمە ڕنگدانەوەیکی ئەرێنی دەبێتن لەسەر نەوعی خزمەت گوزاریەکان لەسەر فرسەتی ئیشکە دووبارە زیاد دەبتەوە ڕنگدانەوەی لەسەر باشترکردنی بازار دەبێتەمەش ینی هەواڵێکی خۆشە بۆ گەنجەکانمان بۆ وڵاتیانیش کە هەلی کاری زیاتر بە تاکید کە بودجێ حکومەت خۆر دەکرێتەوە لە بازار چکارەوە نیم حکومەت موچە دەدا بەڵێ موچە تەکسیری هەیە لە دوکاندارێک بازارە پێویستی خەڵکە بەڵام بەشەی دیکەی بودجەی کە دەبتە پرۆژە ئەمە فرسەتی کار طبعاً ئەویش فرسەتی کار زیاد دەکات. کاک نەوزادێکێک لەو پرسیارانەی هاتبوو سەبارەت بە ئاوارەکانە ئەڵێ تاکەی لە کوردستان یان لە سنووری پارێزگای هەولێر ئەمێنەوە لە وردە گفتوگویەکی پێش بەرنامەکەش ئاماژەت بەوەدا کە لیژنەیەک لە بەغداوە هاتووە بۆ سەرژمێری ئاوارەکانی سووریا بابەتێکی ئەمە ینی دوایین زانیاری لەبارەی لایەوە چییە؟ طبعاً ئاوارەکان چ ئەوانەی برن غیری عێراقی مثلا ئەوانەی لە سووریا هاتون مثلا ئاوارەی تورکیا لێرە هەنا ئێران لێرە هەنا چەند ساڵانێکە لێروکانە دەژین بۆی ئەو بارودۆخی تایبەتی هەرێک لەوانەی کە لە وڵاتانی کە لێ هاتوونە تایبەتی ژماری زۆر کە بەدانی ڕۆژئاوایەکە لێروکانە لە هەرێمی کوردستان سەرەوەی 240,000 دەبن لە سنووری پارێزگای هەولێر سەرەوەی 126,000 ئاواری سووریمان هەیە کە دەتوانین بلێنێکی 27 تا 30 لە سەتی لە کەمپەکان لە هەر چوار کەمپی دارەشەکران و باسرمە و قوشتەپە و کەورگۆشک باقی دیکەی لە دەرەوەی کەمپەکان دەژین لەگە خەڵک زایدن نازەحینەوەی بڵێن عێراقی شەڕی داعش شوێنی خۆیان هەڵتەکردراون لە مووسڵە لە بەغدایە لە ئەمبارە لە سەلاحەدینەکە هاتوون تا ئێستاش ماون سەرەوەی 9 میلیۆن کەس تێدا ماوە طبعاً ئەمانەش وەکو ئەو هەرێمی کوردستان کە بە میهرەبانی خۆی خەڵک حکوومەت کە دەرگەی کردیتەوە ڕێی بەڵام دوجار بارێکی قورسیش بووە بەتاکید ئەو کاتێک کە بودجە میزان حسابات دەکرا لەسەر ئەو ژمارەی کە نێزیک 2 میلیۆن ئاوارە و پەنابەر هەبوو چکە بەشەشی گەڕانەوە پاژەوەی ئازادی مووسڵ و شوێنەکانی دیکە بەڵام هەر لەسەرەوەی ملیۆنێک و 200 میلیۆن نیوەگمایە کۆی گشتی چکە هەیە حرەکەیەکەیە دەچن و دەگەڕێنەوە مەسەر لە کەمپەکان گەڕانەوە کەمپەکان لە مووسڵ بۆ حکومەوەی استقرار نەبووە لە شوێنەکانی خۆیان ژێرخانێکی ئابووری نمایە شارەکان وێران بووە فرسەتی ئیشیان نەبووە کۆمەڵێک فاکتەرەیە ئەمانە بەرەو کەمپەکان گەڕینەوە تێکرای مەسەرەن تێچووی لەسەر حکوومەتی هەرێم سەرەوەی میلیارە و 400 میلیۆن دلار بوو ساڵانە حکوومەتی هەرێم کە لە ئاو کارەبا و خزمەت گوزاری تەندروستی و گشتیەکان کە پێشکەش بەو ژمارە زۆرەی دەکرد کە یەک لەسەر سەی دانیشتوانی هەرێمی کوردستان بوو ئیزافە بوو لەسەر ئەم قەیرانش حکوومەتی هەرێم مەسەرەن سەرەوەی میلیارە و 400 میلیۆن دلار دەکەوتەوە سەرشانی خزمەت گوزاری و پێشکەش بەو ئاوارە و پەنابەرەکانی دەکرد و بەردەوامبوونیشی هەیە بەو ڕێژەیە کە ئێستاکە هەیە طبعاً مانیشیان پەیوەستە بە بارودۆخ خۆیان چکە حکوومەتی هەرێم لەژێر هیچ فشارێکدا خەڵک ناگەڕێنەوە شوێنەکانی خۆیان بە تایبەتیش کە ئازادیمانەوەیان هەیە بڵێ چکە شوێنەکانی خۆشیان ینی معلومە ئێستا لە ڕۆژ ئاوا ئەو استقرارە بۆ شێوازەیە نیە ڕۆژانە مەسەلەن هەڕەشە و بۆنی شەردێ لەو مەنتەقەیە تەوەقع دەکرێت لەوانەیە خەڵکی دیکە ئاوارە بیتن نەگەر مەشاکل و شەڕ و پێکدادان ڕووبدا لەو مەنتەقەیە و لە عێراقیش بارودۆخ کە هەمومان تەفاهمی دەکەین بارودۆخی ئەو مەنتەقانە تەواو استقراری نەکردێت 100% بۆیە خەڵکەکە مایتەوە تاکو ئێستاش ئەو لیژانانەی هاتینە سەرژمێری کوردەکان چکە ئاوارەکانی سووری و بڵێن ئێرانیان تورکی کە هەنە لە عێراق هەمویان لە هەرێمی کوردستانن بۆیە مەسەلەن بۆ تەزیلکردنی تۆمارکردنی ناوەکانیان
بۆ ئەوەی هەم کە تەسجیل دەکرێن پێویستیان بە ئەوراق دەبێ و خەڵکە پێویستیان مەسەرەن لەوانەیە بابەتی بیتاقەی تەموینی دەبیتن و پێویستی وەکو هەر هاوڵاتێک وەکو هەر ئینسانێک پێویستیان بۆ دۆکومنتاریانە دەبێت لە وڵاتێک کە تێدا ئاوارە دەبن ئەمەش دەکەوتە سەرشانی حکوومەتی ئیتیحادی بۆیە لیژانەکان هاتینە بەیەکەوە ئێستا ئیشیش لەسەر ئەوانە دەست پێ دەکرێت و لە تەزیرکردنیان بکرێت لەگەڵ حکوومەتی ئیتیحادی. زۆر باشە، دەستەکانت خۆش. کاک نەوزاد، باسێکی ترکە هاوڵاتیان ینی بەنامە و کۆمنتێکی زۆر داوایان کردو لەگەڵ جەناب تا باسی بکەم باسی دابشکردنی نەوتە. ئەڵێن وەرزی سەرما و سۆڵەیە و دابشکردنی نەوت لە سنووری پارێزگای هەولێر ئەڵێن زۆر بەخاوی بەڕێوە ئەچێت. لای ئێوە زانیاریەکان چییە و کەی هەموو هاوڵاتیەک ینی لانی کەمی یەک بەرمیل نەوت وەرەگرێت؟ تەوان لە هەموو هەرێم وەکو یەکە، ئەوە نییە لە هەول سلێمانی هەویان لە دۆکەبی لە هەولێر خاوە، نا هەمووی وەکو یەکە، بەڵام زۆر کەمە. چۆن مەسەن یەک بەرمیل نەوت لە هەولێر 100 میلیۆن لتری دەوێت، ئەگە بەسە هاوڵاتیان دابش بکەین لە سلێمانی 110 میلیۆن لتری دەوێت، دۆک نزیک 80 میلیۆن لتری دەوێت. ئەوەی پێشووتر کە دەگوزرا بە شێوازێک بوو بەر لە هاتنی داعش کە مەسفای بێجی هەبوو، عێراق ئەو بەشانەوتەی دەدا ساڵانە ئێمە وەرمان دەگرت دابشمان دەکرد، ینی بڕی 200 میلیۆن لتر نەوت زیاتر بۆ هەولێر دادەوە بە ساڵێ 2 بەرمیل تا 3 بەرمیل کە ئیمکانیاتی دارایە بوو بەرمیلەکیش بە خۆرا دەدرا خەڵک ساڵانە معلوم بوو. بەڵام دوای هاتنی داعش و نەمانی مەسفای بێجی و حکوومەتی خۆشمان وەزارەتی سامانە سروشتیەکان کە ئەو نەوتەی کە خراجی دەکرد لەبەر مەسەلەی موچە نەیتانی دام بکە پرۆسەی دابشکردنی سوتەمەنی باش ڕاجیرایە. ساڵێکەوە تقریبان عێراق هاوکاریەکی کەممان دەکاتن، دەتوانم بڵێم 10% بەرمیلێک نەوت وەردەگرین. مەسەن پار بە هەموو کوردستان 30 میلیۆن لترمان وەرنەگرت بە هەولێر بە سلێمانی بە دهۆک کە نزیکی بەرمیلێک نەوت بۆ هەموو هەرێمی کوردستان 300 میلیۆن لتری تقریبان دەبێتن. ئەمە ینی 10% یەک بەرمیلمان وەرنەگرت، کەواتە دەبێت بزانانی ڕێژەی دابشکردنەکە چۆن دەبێت. ئێستاش بە هەمان شێوە بەردەوامی هەیە، ڕۆژانە بەسەن 4 تانکەر 5 تانکەر هۆکاری خاو دابشکردنەکە ئەوەیە کە کەمیەکە دێتەکنەمە کەمە. مەسەن بە پێ و بەرنامەی بەغدادایە ڕۆژانە 5 تانکەر بۆ هەولێر، 3 بۆ دهۆک، 6 تا 7 بۆ سلێمانیە، بۆ شێوازی دابش دەکرێت. ئەو عەدەدی ئەو ژمارە ئەو تانکەرانی کە هەیە دێنەوتەکەی دابش دەکاتن، بۆ ینی خۆی ئەو بڕێی دێ کەمە، ئەوە نیە کە خاو بیتن. مەسەن داوامان کردێت زۆر جار لە بەغدا ئەو بڕانەوتە زیاد بگرێتن. ئەن یەکێ لەوانە ئەڵێت ینی بە کاک نەوزاد بڵێن وەکو لە بوارەکانی تریشی باشیان کردووە لەمەیە چیمان بۆکانی قسە لەسەرەوە یاڵێن لە ناوچە شاخاوێک ساردەکانەوە دەست پێیەکە ڕەنگە تاگاتە ناو شار هاوین بێت. تامان کەم یەکە کەمە واقع حالەکەیە. مەسەن پار ساڵیش ئەو بڕێ هەبووە لە ناوچە شاخاوەکاندا باشمان کرد، منتەقەی قەزای چۆمان بوو، سیدەکان و وەرتێ و ڕەواندز و بەشێک لە سۆران و مێرگە سۆر و خەلیفان و لە بالیسان و لە شوێنانە کۆی برەک دابشکرا بۆ شێوازی دابشکرێت، چکە ئەو بڕێی دێ چکە کەنەوتەکەت نەبی ناتوانانی دابەشی بکەیت، چکە ئەو بڕێ ئێمە لە بەغداوەری دەکرین بۆ شێوازەیە کە هەیە لە هەرسێ بۆ هەموو بکرێت، چکە پارێز هەڵەبجەش لەسەر سلێمانی کەساب دەکرێتن لە هەرسێ پارێزگا بۆ شکلی دێتن ئێستاکە باشەکەمە. کەواتە کاتێکی دیاری کرا و تاریخێکی دیاری کراونیە کە بڵین هەموو ماڵێکی ئەم سنوورە بەرمیلە نەوتی خۆی وەرەگرێت. وای لەو بارەیەوەی چشتان پێ ناکرێت ئەوەی کە بەغدا بێت ئەمە داباشی دەکەین. باش بەنسبەت بابەتێکی دیکەوە ینی قەڵای هەولێر بە باسێکە ناکرێت ئێمە لێرە ینی وازی لێبێن پشتگوێی بخێنیا بڵێنەوە بابەتێکی تەواو اختصاسیە، ئەوەی کە ینی هەندێکی داڕوخاوە و مەترسی لەسەر دروست بوو، چه هەنگاوێکی هەنووکەی و خێرانراوە بۆی فریاب بکەون و چاکی بکەنەوە کاریگەری لەسەر ناوبانگی قەڵاکەش لە یونسکۆ و لە یونسێف ئەوانەی کە ڕەبتن بۆ تایبەت بە قەڵات کە ئیشێکی زۆر کرا و لەگەڵ یونسکۆ داخل لای هەیتوراسی عالەمی کرا و لەسەر بودجێ حکوومەتی هەرێم میزانی بۆ دادەنرا ساڵانە. هەم پرۆژەکانی مەسەن یەک لەو پرۆژانەی زمینی ئەو پرۆژانەی کە ڕاوەستایە مەسەن جا شەقا مەسەرەجەکەی ناو قەڵاتە کە ئاوەڕۆیە و کارەبایە و ئاوە لە خۆی دەگرێت و تاکرد شەقامەکە وەکو هەر پرۆژەیەکی دیکە ڕاوەستا. بودجێ قەڵاتیش کە ساڵانە کە هەبوو بۆ سەرفکردن لە قەڵات هاوشێوەی هەموو پرۆژەکان کە ڕاگیرایە، یعنی ئەو میزانیانی کە پێویستە بۆ ئەوەی بتوانێت تۆ
نۆژەنکردنەوەی قەڵات بەردەوام بێت چکە خانووکان کۆنە معلومە ئەم خانووە کۆنانە پێویستیان بە نۆژەنکردنەوەی بە پێی ئەو بەرنمەیە کە ئێمە لەگەڵ یونسکۆ دەچین و ئەوەش بجێ دەبێتن بجێ ساڵانەی خۆی هەبووە تاوانەوە چەند ساڵە بۆ 4 ساڵ دەبی ڕاگیرایە ئەم بجێە ئەوەی کە کرایە احتیفاس پێکرایە بەشێک لە خانووەکان بە نایلۆن و شتدا بەشرالەوەی بتوانێت تا حدێک لە باران بیپارێزرێ بەڵام تاوان ئەو بارانە زۆری ئەو ساڵ کە هەبوو تاسیری هەبوو بەشێک لە دیوارەکانی هەندێک لەو خانوانەی ڕخانچکە معلومە خانی کۆن و پاراستنەکەشیان بۆی دەبێت نۆژەم بکرێنەوە ئەوانە بەپێ ئەو بەرنامانەوەش پەیوەستە بە هەمان شێوە وەکو هەر کێشەیەکە بە بودجەکە ئەو بودجێ لە بەردەستدانە بۆ ینی ئەو بودجەی کە لە بەردەستنیە کاریگەری لەسەر بڵین ڕێکار و ئیشوکار و بەرەو پێشچوونەکانی نابێت تاوانەمی ڕاگیرایە پرۆژەکانی قەڵاتی شاوشێوەی هەموو پرۆژەکانی کە لە هەرێمی کوردستان ڕاگیرایە وەکو حاڵەتێکی ئێمەرجنسی حکوومەتی نەکردوێتەوە معلومە زەرری پێدەکاتن بە نووسراوەکانمان کردی بۆ ئەنجومەنی وەزیران کە داوامان کردی بودجێش تایبەت بە تاڵی ئەمە پرسێک نییە دواخستنی تیا ینی مەجاڵ بەڵام ینی ئەوەی کە هەیە ئەو دوکمنتاریە کە لە قەڵات کرایە هەمووی تەزیل کرایە ینی مەسەلەوەی کە زەرری پێ دەکرێت دووبارە چا دەکرێتەوە ئەوە نییە بڵێن چا نابێتەوە یان ناو دەچێت تەواو ڕاستە بەڵام چا دەکرێتەوە هاوشێوەی دەرگای نوێی کە نوکراوە دەرگا کۆنەکەی ئەوەی بەرامبەر پارتی شار بە هەمان شێوە ینی لەوانەیە مەسەرەن زەرری لە بۆ حکومەت زیاتر دەبێت دواتر ئەوەیە ئەو بودجەی لەوێ سەرفەکرێک کە چاکیکەنەوە ئەکرێت بۆ بەرەو پێشبردننی زیاتری بێت ئەمەش دیسان معنی پەیوەستە بە باری دارایی باشم دیارە ئەم بەڕێزانە لێرە حزوریان هەیە هەریەکە لە بوارێکی تایبەتمەندە بۆی ئەوانیش ینی بێنە ناو گفتوگۆکەوە من ئەچمە لای دکتۆر سەرۆدزەی سەرۆکی یەکێتی بەڵێندەرانی کوردستان لقی هەولێر ئەگەر مایکەکە بگاتە لای فەرموو کاک دکتۆر بە کاک نەوزاد دەڵێم سێ خاڵم هەیە یەکەمیان ئێمە وەکو هەولێر پایتەختی کوردستان یعنی ئاوادانکردنەوەیەکی بەرچاوی بەخۆیەوە دیت لە ناحیەی ئەمرانی و لە پرۆژەکان و هەموو شتەکان بەڵام یەکشت دەبایە تاوەرێکمان هەبە بە ناوی تاوەری هەولێر یان تاوەری کوردستان وەکو ئەوەی بورجی خەلیفە یان بورجی مالیزیا و ئەوانە بکرابایە کە لە ساڵانی پێشتر بجۆ شت و پارەگەلێک زۆر بوو یان لە داهاتوودا بکرێ ئەوە یەک دووەمە چ گرنگیەکێ بێت دکتۆر بۆ هەولێر وەکو پایتەختێک بەڵێ ئەوە گرنگیەکی زۆر چاچی دەبێت و وەکو ناساندنی هەولێر بە خەڵکە کە لە هەولێریش تاوەرێکی بەرز هەیە وەکو برجی خەلیفە یان مالیزیا لە زۆر شوێن هەیە ئەو تاوەرە دەبێتە ڕەمزێک بەڵێ ئەمە لە ڕۆگەشتیانێک بەڵێ دووەمین ئەمن دەڵێم کاک نەوزاد بەنسبەت ئەو جەنجاڵیە طبعاً هەولێر پایتەختی کوردستانە زۆربەی زۆری دام و دەستگا میریەکان لێرەنا مرکزی تیجارە و پیشەسازی لێرەیە وا تەماشا دەکەین لەبەر ئەوەی کە سیارەکی یەکجار زۆر و ماتۆڕێکی یەکجار زۆر لە هەولێرە و جەنجاڵیەکی یەکجار زۆر هەیە لە ترافیک اختیناقی مروری هەیە یعنی بۆ نمونە ئەگەر یەک بەیانەیەکی بستە دایرەك دوو دائیران پێی ناکرێ ئەوەندە اختیناقی مروری هەیە یان ئێوەران بێتی تازیەک یان شوێنێک بکە لە شێستی لە سەتی لە زۆر جێ اختیناقاتی مروری هەیە یعنی تەمەنا دەکەین کە ئەو کێشەیە حل بکرێ خصوصن ئەوانەی ماتۆڕەکان و زائیدەن ئەو مسایرەیە و هەندە شوێن هەیە 2 کیلۆمەتر یوتێرنێکی لێ نیە هەندە شوێن 200 متر سیترنی لێە باش ئەوانە ئەگەر علاج بکرێتن زۆر چاکە تاوەر مەسەن پرۆژەیەک نییە ینی یەک لە پێداویستەکانی مەسەن نەخۆشخانەیەک نییە پرۆژێکی ئاو نییە تاوەر بەشەکە لە پرۆژەی ئاوەدانی ئەمە هەمووی پەیوەستە بە هەرەکەی ئابووری و ئەوانە بۆیە تاوەرات بڵێن حکومت نایە تاوەرێک دروستکە بڵێن بۆەوەی منافەسە بێبی لە بینی فلان و فلان ئەمانە ڕبتی بە مؤشراتی اقتصادی ئەو وڵاتانە هەیە کە چەند پێش دەکەوی لە باری وەبەرهێنان و ئەوە ئێمەش لە عێراق بەرار دکەین مەسەن هەولێر چەند باڵەخانی بەرزی تێدا بوو ئێستا چەندی تیا باشترین باڵەخانە لە عێراق لە هەولێرە ئەوەی کە بڵێن برج العەدالەیە طبعاً جەنجاڵی لەگەرە و پێشبەچوونەی ژیانی خەڵک ساڵانی ڕابردوو کە هەم کە فرسەتی ژیان باش پێکەوە دەوێتە تەماشای پارێزگای هەولێر بکەن نزیکی 800,000 سیارە هەیە بە تەکسی و خصوصی و بە ئالیاتی گەورە و کە حرەکەی دەکەن لە شەقامەکانی هەولێرەوەی بە شێوەیەکی فەرمی لە دایری هاتچۆی هەولێر هەیە طبعاً ئەم هەموو ئاوەدانیە زۆرەی کە بەسەرکان توانای خەڵک بۆ ئێستا هەموو گوندەکان مەسەن بڕۆ سیارەیان هەیە طبعاً ئەم حرەکەی کە بڵێن سیاراتی خاص کە حرەکە دەکاتن لەگەڵیشی مەسەن شەقام و جاتە و ئەوانەی کە دروستکرا لە هەولێر معلومە
ژمارەکانیان چەندە شەقامەکانی ناوسەنتەری شاریان قەزاکان یان ناحیەکان کە دروستکرایەوە کۆمەڵێک پرۆژەشمان هەبوو بینی شارەکان مەسەن ڕێگای هەولێر دهۆکمان هەبوو ڕێگای هەولێر کۆیەمان هەبوو هەولێرە تا حاجیۆمەران بە چەند قۆناغ مەسەن ئێستاش بووە لە ئیژدە تونێلی پیرمام دەکرێتن تۆ باسی ئوتێلی ئەمانەوتیان ئەبواە لەگەڵ سەری ساڵە ئەو تونێلە بکرێتەوە بەڵام ئیشی لێ دەکرێت بانجێتەکانی هاتیە بەسترای ئێستاەوە ئیشی لە ناو دەکەن لە ناو تورێنەکە بەشی کارۆمیکانیچەکەی کارەبامیکان ئەلکترۆمیکانچەکەی ئیشی لەسەر بکرێتەوە بۆ نەورۆز دەکرێتەوە ئەگەری پێش نەورۆز دەکرێت پێش نەورۆز تونێلی پیرمان شەقڵاو دەکرێتەوە ئینشاءالله ئەمە شەواڵێکی گرنگە بەنامەکانی کە ئیش دەکراکە چکە بەشەکی دایرەی ڕێگاوبان تەنفیز مباشر ڕێگایەکە دروستەکە بەشەکەی دیکە کۆمپانیە بەسە ئەلکترۆمیکانچەکەی کە جێبەجێ دەکاتن طبعاً تایبەت بە حکومەتی هەرێم دیراسەتی مەسەن بە چارەسەری لە بۆ جەنجاڵی مەسەن دیزاینی ترامی هەولێر کرا بڵێ ئەوە شێکێکە لە پرسیارەکان کۆمپانیەکان لە گۆزارتی گواستنەوە گاندن ئەخر بودجەی پێویست نییە بۆ تەنفیزی کەمە قەیرانەکان بەسەردا تقریبا حساب کرا لە هەولێر نزیک 2 میلیارد دلاری دەوێت بۆیە دایانەوە بەرهێنان مەسەن وەکو بەرهێنان کردی تایبەت بێجێ بەجێکرا عرض کرا لەوە بەرهێنان چون حکومت معلومە لەگەڵ قەیرانی 4-5 ساڵی ڕابردوودا ئەو توانێن نما حکومت بێت تەمویلی مەشروعاتی بۆ شێوازە بکاتن دابنێتن ئەوەی کە کرا بەو دوای مەسەن پرۆژەی ستی باسمان هەبوو ئەوە کاک نەوزادەمان زۆر ینی وەکو نوکتەش ئەگەڕێتەوە ئەیانوت ئەم پاسە ئەوەی پاس ئەڵمانیەکەی و ئەوەی لە زمانی پرۆژەی ستی-پاس بۆ هەرێمی کوردستان هاتووەوە بەرنامەی پێەکەم بەڵام ئەم پاسەیش ڕەبتی بۆ نیە ئەو پاسانە چیان بەسەر هات طبعاً شاری دوسڵدۆف کە لە ئەڵمانیا بەرنمەیەکیان هەیە سیاراتی گاز لە جادە نایێرنەوەوان بەپێ ئەو بەرنمەی بڵێن لە ئەوە دەکرێت لەسەر ئەو بنەمایە کاکنیهات کە پێشتر قایم مرکز بووە تەنسی ئەڵمانی هەیە پەیوەندیش تایبەتی هەبوو لەگەڵ محافزی دوسڵدۆف و هاتوچۆیە کرا لەوێ ئەوان خۆیان پێشنیاریان کرد کە پاسەکانی دوسڵدۆف کە نزیک سەرەوەی 400 دەبی ئەو ئەم بزانم ئەوانە کە تا پاش ئەوەی کە تەوا دەبێت سیانەی دەکەن حازری دەکەنەوە وەکو هەدیە پێشکەش بە شاری هەولێر دەکەن ئەوە بوو ئەمن پارمانجی 3 کە سەردانی لە دانی مارگون دوای چوینە ئەڵمانی چوون لەگەڵ محافز دانیشتین بە شێوێکی فەرمی ئەو بڕیارەیان هەیە لەگە بەڕێوەبەراتی گواستنەوە و هەیەی قابشیان دانیشتین کە تیمەکانیان لیژانمان هەیە لیژنەی مەرج دەستەوە وێندەرێکە پاسەکان هێشتا نەهاتون بەڵام ئەو بریارە هەیە ئەنی خۆیان کاتێک ئەوەیە کە ئەوان ئەو ڕۆژێک کە بڕیاردن پاسەکان وا دەردینن بە پێی ئەو بەرنامانەی کە حکومەتی ئەڵمانی هەیتی کە سیاراتی گازوایی لە جادە نێڵێتن کە ئەو پاسانەیە پاسەکان هەموو حاضر دەکرێت سیانە دەکرێت سوبق دەکرێتەوە بەڕێکوپێکی تەقدیمی پێشکەش بە هەولێر دەکرێتن چکە نامانێت ئەو پاسانەی کە ئێستا هەیە کە کردی تایبەتە زەرمەند بن دەبنە بەشێک لە پرۆژەکە خۆیان ئەوانیش دینی ناو پرۆژەکە سپاس من بچمە لای مادەم باسەکەوەی بچمە لای کاک عەبدوڵڵا سندیکای گواستنەوە گەیاندن بە لەو بارەیەوە کاک عەبدوڵڵا کەریم لە سندیکای گواستنەوە گەیاندنی هەولێرەوە حەزوری هەیە سوپاسی یەکەین مایکەکەی یەک تۆز لەدە من نزیک بکەیتەوە و قسەکانی خۆت بکە فەرموو زۆر سپاس بۆ کاک یادە بە سوپاس بۆ بەڕێز جەنابی کاک نەوزاد بۆ ئەو هەڵێکە بۆمان ڕێخستووە بۆ ئەو کێشانەیە کە هەیتمان ئاڕاستی بەڕێستان بکەین طبعاً وەکو کاک نەوزاد کە پارێزگاری هەولێرە بەڕاستی ئیشی دۆ ئێمە کردووە بەس هەندێک لە ئیشەکانمان مایتەوە داوام دەستگاتیان ناکرێتن بەڕاستی یەک لەوانە ئەو پێشنیاری کە ڕاستی کاکی نەوزای دەکەین ئەو لۆگۆیە تاکو ئێستا لە سای 2013ەوە لۆگۆمان دروست کرد علەساس جێبەجێ بکرێتن هەر تەکسەکانی خارجی و دەرەوەی زیاتر بۆ بینەرانی ڕوون بکەیتەوە لۆگۆی چی؟ لۆگۆی جوازکردنەوەی تەکسەکانی خارجی و داخلی کە جواز بکەینەوە هەر کەسە ئیشی خۆی بکاتن تەکسی خارجی لە خارجی شێبکەنێتەوە ناو شار ئیشێ بکاتن و تەکسی داخلیش نەسە دەرەوە شار ئیشێ بکاتن ناو شار ئیشێ بکاتن کەس مافی کەس نەکەوە خواتوەر کەس خەریکی و خۆی بکات هەر کەسە ئیش خۆی بکاتن باش دوو بەنسبەت لەو ماوەیە نووساوشمان ڕاستی بەڕێز پارێزگای هەولێری کرد و نوێنەرمان لە بازەکان بیتن جەنابیان کتابیان نووساویان بۆ کردین بۆ ئاسایش هەولێر بەستا و ئێستاکەم ڕەزامەندی وەنەگیراوە بۆمان داوا لە کاک نەوزای دەکەن کە بەڕاستی ئەو ئیشا بکرێتن هەم سوودی بۆ ساقیشەیە هەم بۆ شوکارەکانیشمانەیە چکە دیسان بربەست دروست دەبیتن تەکسی خارجی ینی خەتی نییە دەستی خەتی نەفەری هەردەگریتن ڕوونە هەرەگریتن هەر کەسە ئیشی خۆی دەکاتن زۆر سپاس دەکەین تشکەمایە لیژنەک هەبوو لە قایمقامنت قەزای ناوەندی هەولێر لیژنەی بەدادواتچوونی شەشەکانی شوێران بوو ئەو لیژنەیە نەماوە تاکو ئێستاکە
داوا دەکەین لە کاک نەوزاد ئەو دژنێ ببینێتەوە کە پێک هاتبوو لە بەڕێوەتی گواستنەوە هەولێر و سەندیکای گواستنەوە و بەڕێوەتی شارەوانی پۆلیسی هەولێر لەگەڵ بەڕێوەتی هاتووی هەولێر ئەو دژنێ کارا چێشەکە بۆی کاک نەوزادی وەڵام بداتەوە دووبارە بێتەوە لای دکتۆرێژان ئەم جارە لە کاتی خۆتە قسەکان تەکەی کاک نەوزاد سەبارەت بە لۆگۆی تاکسی ناو شار و دەرەوەی شار ئەمەیەوە چتان پێکرێت تەپەنەوەیشی وەزارتی گواستنەوە گەیاندنا لایەوە نییە نانا چکە دووشت هەیە ئیشی سندیکاتیە ئیشی وەزارتی گواستنەوە گەیاندن سندیکا بە حکمەوەی سندیکایە دەبێت واجبی یەک لە واز بە ڕئیسەکانی بەرگریکردنە لە مافی شوفێران و ئەوە اختصاسەکانی خۆتی بەڵام ئەوەکەی دیکە ئیشی تەنزیم ئیشی حکومەتە ئیشی وەزارت و گواستنەوە گویاندنا بۆش بەڕێوەبەراتی گواستنەوەی پارێزگاکانی شەیە کەوانە کارەکانی خۆیان دەکەن زۆر جار ئەویش کالاتانە کە دروست دەبێت لە بینی سندیکا لەگەڵ تەداخلات لە بینی ئیش و سەلاحیات و تخصصاتی تەمان بەتاکیت هەموو جارێکە پێیان دەڵێن ئیشی ئنگۆ دیارەت وەکو سندیکا لە چوارچێوە ئیشەکانی خۆی بەڵام تەنزیمکردنی سەیر و هاتوچۆ ئەوانە ئیشی حکومەتە ئیشی حکومەتە کە بەڕێوەبەراتی گواستنە هەیە و بەپێی ئەو ڕێنمایانە کە لە وەزارتی گواستنەوە گەیاندن دەردەچێتن بەڕێوەبەری دوایان بەرنامەیە ئەمە چارەسەر ئەمە چارەسەر بۆیە مەسەن ئەو لۆگۆیانی کە تایبەت بە سندیکا بێت دەبێت وەزارتی گواستنەوە گەیاندن ڕێبدا لەسەر ڕاستی هەرێمی کوردستان چ لۆگۆیەک بێت چۆن تەنزیمی دەکات ڕەنگێک دەبێت و لۆی تەوحید بیتن دەبێت حکومەت قەراری لێ بدەکە ئەویش لە خۆی لە وەزارتی گواستنەوە گەیاندن تایبەت بە بار و دۆخی باسی کە بازگەکان دەکات کێشەکان مەسەن ئێستا لێر لە هەولێر مەسەن ساڵانە بە حکمی ئەوەی گەراج مەسەن نەقلیات ملکی شارەوانیە ئەوان ساڵانە بە مزایدەی عالەنی دەیدەن ئەو کەسێک کە دەبێتە بەڵێندەرێک و گەراجەکە وەردەگرێتن مەسەن هاتوچۆی سیاراتی کەرکووکە سلێمانیە بەغدایە کە تەنزیم دەکاتن بە حکمی ئەو ڕسوماتێک کرێک دەداتە حکومت ئەو بڵێن ڕسوماتی خۆی لەو سایقانە وەردەگرێت لەو سیارانەوە لە بازگەکانی سنووری سلێمانیە بینرێت بەڵێ ئەوانە مەسەن ئەوانە دەڵێن ئێمە حەقمان هەیە لە بازگەکان بین لە ئەوەی سیاراتی دیکەی کە تەکسی نەبی خصوصی بیتن کە بێ نەفەر هەڵبگرێت لە حسابی ئێمە دەبێت کە ئێمەینا پارەماندایتە شارەوانی عقدەکەمان هەیە لەگەڵ شارەوانی ئێمە بەڵێندەری ئەوەینا دەبێت ئێمەینا ئەو حەقەمان هەیە نوێنەرمان هەبێت بۆ ئەوی تەنزیمی ئەوەی بکەین و هەم بڵێن بەس تەکسیەکان ئیشێ بکەن و زۆبتی سەلامەتی ئیشەکەی خۆمان بکەین و ڕسومات یعنی ئەوان لیژنەی کەوتی لە تایبەت ئەوان بۆ کێشەی شۆفێران ئەمە لیژانی قایمقامیت هەیە جۆرەها لیژان کە بەپێی وەختی پێویست کە کێشەک دەبێت گرفتەک دەبێت چکە تو سندیکاتی ئیش خۆی دەکاتن بەڕێبەراتی گواستنەوە تێ ئیشی ڕۆژانەی خۆی دەکا ئەو دایرەیە سەرپەرشتی مەسەن گواستنەوەی دەکات ئەنجومەنی شوفێرەکان دەکاتن خەتەکان دەکات کە هەیە لە بینی شارەکان ناوەوە بەڵام حالاتی کە پێویست دەکاتن کێشە و گرت دەبێتن بەڵێ کۆبوونەوە دەبێت سندیکا دێتن بەڕێبەری گواستنەوە دێ قایمقامی مەرکەز دێوانی بەردەوام مەسەن ئەو کێشە و گرفتانی کە دەبێت پێکەوە کۆ دەبنەوە لە چارەسەرکردنی و هەماهەنگیکردن لەگەڵ یەکتری بەڵام برێن لیژانی دائیم هەبیتن نالیژانی دایم ئەو لیژانانەیە کە ئێستا لە قایمقامیەت هەیە بە دووادارچوونی کوالیتی کۆنتترۆلە و بابەتی دەرمانشتەکانە بابەتێکێ ناکرێ من ینی ئەوە ئێستا بیرم کەوتەوە ئەو ماتۆڕانی لە هەولێر هەن ژمارەیان تا بێ زیاد دەکاوە هاوڵاتیان زۆر بێزاری خۆیان لێیان دەرەبڕنیانی هەڵێت تەنانەت ئایبینیە تاگاتە ئاستی بۆ ئۆتۆمبیلێک پێی لێنێ و دەنگی لێ بەرزە بێتەوە ئەڵێن کاریگەری سلبی هەبووە لەسەر سیمای پایتەخت و جوانی شار و شقامەکان و هاتوچوو تاوان بەردەوام بەڕێبەراتی هاتچۆ مسادرێ دەکە ئەب ساڵ تا ئەم لە حەزێسەرەوەی 1800 ماتۆر مسادرە کرایە معلومە ئەوەی کە ڕۆژانە دەگیرێ و لە بۆچی لە بنەڕەت و لە سەرچاوەکە وامەکی چارەسەر ناکەن کێی فرۆشێ کێ ئەیهێنێت وانە بە حکمی ئەوەی بەشێکی لە وڵاتە لە عێراق مەسەن ئەمانە لە ڕێنمایەکانی ئێمە کە وەزارتی ناوخۆ دەری کردووە بۆ حدودەکان مەسەن لە ئیبراهیم خەلیل داخل ناکرێتن بەڵام مەتوو لە عێراق لە هەموو لایەک بە شێوازی کە داخل دەکرێت وە گواستنەوەشی لەوانەیە بە ئاسانی دەتوانن نەقلی بکەن بینە ناو شارەکانی دیکەی ناو هەرێمی کوردستان و بۆش لە هەولێر لە سلێمانی لە دهۆکدا دەبیندرێت وە کەلتورێکیش کە مەسەن بە تایبەتی سووریەکان مەکە زۆر بەکاریان دەهینا مەسەن ژن و پیاو کە سواری ماڵێکی بەکار بێنرێ باشە بەڵام جاری وایە دایکەکە و باوکەکە و مناڵێکی زۆر جار کاک نەوزاد ئەڵێ لێرە جێگە هەیە دەنگەکەی ئەگۆڕێ بۆی دەنگەکە زۆر بەرز بێت ئەوە هەیە هەندێک گەنج مەسەن بەکاردین بەڵام ئیجراعاتی مروری بەردەوام لەگەڵیان کرایە بۆیش ئەو ژمارە ئەکرێت بە تاکید ئەو ژمارە زۆرە کەم مسادرە کرایە کە باشسەرەوەی 1800 ماتۆر دەکەین کە مرور بەردەوام مسادرەی دەکات زۆر باشە بێگومان پرسیاری دیکەمانە بێ لەسەر و باسە دکتۆر هێژانە نوەر سەرۆکی بەشی چاودێری و بەدواداچوونی دەرمان لە کواڵەتی کۆنتترۆلی کوردستان فەرموون
سپاس بۆ تو کاگەردەگار سپاسی کاک نەوزادیش دەکەین پارێزگاری هەولێر لە ڕێی قایمقامیەت و لە ڕێی کاک نەبەزی قایمقامی قەزای هەولێر هاوکارێکی زۆر باشی کوالتی کۆنتترۆل دەکەن و مەمنونیانن بەڕاستی بەڕاست دوو نقطە هەیە دەمە ئیشارەتی پێ بدەم یەکەم شێت ئەو یادە لا کۆڵانانەیە لەگەڵ ئەو شوێنانە کە پێدەنێن جیا دەرمان ئەمە ئەوەی کە لە کوالتی کۆنتترۆل ئەو شوێنانە کە پشکنینمان لە بۆیان کردیا زۆربەی جیا دەرمانەکان هەی تێدا نەخیندەواریشە کاک نەوزاد یانێ بتوانین لە ڕێی پارێزگاوە هیچ یاسایەتشنی ئەوانە کە گیا دەرمانی پێ بکەنەوە چکە شتی ئەوها دروست دەکە شتی ئەو شکالی ئەوهای تێدایە یعنی دەرمان دەکوتن بە ناوی جیا دەرمان دەیفرۆشنەوە ئەوە کێشەی زۆر گەورەی لە بۆمە دروست کردیا کێشەکە چیە بۆ نمونە گەورەترین شکال و کێشە بۆ ئەوەی دروست کردمێت یان گەورەترین تێکەڵە کە نازانم خەتەرترین مەترسیداترین تێکەڵ کە دروست کرابێت تێدایە ڤۆلتارینی لەگەر هەشە ترامادۆلیشی لەگەر تێکەر کردیا کوتیتی ها شتێ ناو کەپسولەکەی بەتاڵ دایتە پیاوەکی بە تەمەن ئەو پیاوە بە تەمەنە ئیدی زۆر هیچ کێشەی نەما چۆکی دێشی تەواو بوویتە مامز باش پاشان ئەو شخص ئەو هاوڵاتە ئیمانی بە دکتۆر و بە شەهادە نامینێتن بەس لە خۆیدا ڕێکیشدا خۆی ڤۆلتارینە ڤۆلتارینە بڵێ ئۆمیپرازۆلی شەیە عینە لەگە جاترە و نازانم چ تێکەریان کردیا فێران لەوە کەپسول دروست دەکەن بە کەپسولی دەکەن و دەیدەنە خەڵک یعنی پێویستە ڕێ لەو وەزعی بگرین چکە وەی لە هاتی نەخۆش هاوڵاتی نازانی بستە لای دکتۆر بستە لای سید بستە لای مەلای بستە یعنی نەخۆش سەری لێشێوە ئەوە یەک جیا دەرمانەکان دومین کۆمەڵەیەکیشیانەیە تایبەت بەخۆیان و بەڵێ کۆمەڵەشیانەکان ئەمە ئەوەی کە تەماشامان کرد خەڵکی تێدا نەخیندەوارە کە پێمان گوتێت تەعهود بنووسە نازانی تەوقیع بکاتن لە کۆمەڵەی نەر لە کۆمەڵی ئەوانەی کە ئەمە دەستمان مەسەداگرێت و مادەکانمان مسادرە کردیا پێمان گوتی وەرە تەعهود بنووسە کە جارشکە ویشانە نابی بکەیت شتی ئەو هایتێدا دووەم یادەی لا کۆڵان یادەی لا کۆڵان باوڕکە کاگیادگار ئەمە خەریجی بەغدایمە باش هەموو بەغدای بگەڕێ یادەچی لا کۆڵان نییە دەرمان بفرۆشی ئەمە دوونێ لە کەوەرگۆسک بووینە هاوڵاتیەک دەرزیان لێدا دوو دەرزیان لە بۆ تێکەر کردێ ئاونتۆبیەک شەلەل بووە لاقەچی لە دەستدایە دەرزی تێکەڵەیە سەلارێنی کوردستان مەشهورە ئەمە حملێکی زۆر باشمان کرد هەر لە ڕێک کەناڵی 24 پێکەوە حملەی زۆر باشمان کرد لەسەر ئەوەی کە تەوعیە خەڵک بکەین کە شتە غەڵەتە دومیش ڕێ لە وەزع بگرین ئەمە لە کوالتی کۆنتترۆل بە دوو نظام ئیش دەکەین نظامێک مەسە ئەوەی کە دەرمانی تەزویرە ڕادستی دادگای دەکەن لە ڕێی قایمقامیەت و یان لە ڕێی کوالتی کۆنتترۆل بێکەوە یەک دومیش دەرمانی قاچاق بە غەرامات ئیشمان کردێ ئەوە بەس ئەوەی کە لە دەگوزارێ ئەوەی لە عیادی لا کۆڵان دەگوزارێ کارە سات باشە زۆر سپاس دەکەم ئەمە ئێمە هەر لێرەوە بڕیارە کاک دکتۆر ڕێکەوتیش لەم یەک دوو هەفتەیە بێ بە میوانی پاسەکە بێتە لای کاک شکور بۆی کاک نەوزاد ئەوەی پێیوەستە بە تۆ ئەتوانی بۆ کوالتی کۆنتترۆلی دەرمانی بکەیت لە ئەوەی نازم عیادە و دوکانی گیا دەرمانەکان و عیادەی لا کۆڵانەکان ئەتوانن چی بکەنەوە طبعا ئەمە وەکو جیهاز تەنفیزی ئەمە لە ژانمان پێکینایە لەسەر هەموو قەسایەکان تەنها بەس مرکز نییە طبعا مرکز بە حکومەوەی گەورەیە و چاڵاتێک جار زۆر لێە بێ بەرچاوتر و چاڵاکتر و کاراترە بەڵام قایمقام کە ڕئیسی لژنەی فەنیە تەنفیز فەنی نییە مثلا کوالتی کۆنتترۆلە یان تەندروستیە ئەو ژانانە ئەوان لەگەڵیدانە ئەوان بڕیار دەدەن قایمقام جێبەجێی بڕیاری وانە دەکاتن ئەوان دەزانن مەسەن بڕیار بدەن بەدای بخەن قایمقامیەت بەدەمیانەوە چ بۆ تەنفیزی دەکاتن چکە ئەوان دەزان ئەو عیادەیە قانونیە طبیە یان طبینیە مثلا ئەو مادە جیا فرۆشتنە ڕاستە یان ئەوەی دەڵێ ڤۆلتارینە قایمقام نازانین ڤۆلتارین ئەوە ئەمە ئەو ئیشی ئەو لیژانە فەنیانەیە کە مەسەن قایمەقامیەت مەفرەزەی شورتەی لەگەڵدایە زێرەبانی لەگەڵدایە دەسەڵاتی ئەوەیانەیە بە شوێنێک بڵێن قایمقامیەت بەدەمیانەوە چێ دایک بەتاکید مەسەن ئەوان وەکو تەخەسوسی خۆیان وەکو لایەنە سەحیەکە مەسەن ڤێرتەرنەری وەکو لایەنەکەی بڵێن حیوانی کە قەرار دەدەن ئەوە لیژانەکان تەنفیزی ئەو لیژان بەنسبەت عیادەی لا کۆڵانەکانیش بەڵێ بەڵێ کاری دکتۆری ڕقابەی تیجاری مەسەن لەسەر ئەسعارە لەسەر شتێکی معەنە لەگەڵ ژنەکانی قایمەتە ئەوان قەرار دەدەن لۆ ئەوەی مەسەن تەقیمەکە لە بۆ هەر داخستنی هەر جێگیان هەر زراعاتێک یان هەر شوێنێک کە کرابیتەوە لایەنە مختصەکە باش سپاس دەکەم کاک نەوزاد ئەچینە لای کاک شکور عەزیز جێگری سەرۆکی کۆمەڵەی میوانخانە و چێشتخانەکان لقی هەولێر یاخود لە هەولێر فەرموو کاک شکور قسەکانتان زۆر سپاس کاک نەوزادش دەکەین ئەمە بەڕاستی وەکو کۆمەڵی میوانخانە و چێشتخانەکان کە نوێنەراتی
هەموو میوانخانە چێشتخانەکان دەکەین زۆربەی زۆری کێشەکانمان لەلای جنابی کاکنەوزاد دەبین کە زۆر هاوکاریشمان بووە تا حدێک شتەکانی لە هەڵکردنە بەڵام هەندێک شتیش هەیە کە بوویتە بارێک لەسەر خاوەن هۆتێل و چێشتخانەکان تکا دەکەین ئەگەر جنابیان پێی بکری هاوکاریمان بکاتن زۆرمان پێخۆشە خاڵێکەکەمان کە زۆربەی زۆری هۆتێلە و شوێنە گەشتیاریەکان لێ دەناڵن گرانی کارەبایە کە لە 30 دینار بوویتە 130 دینار وحدەکەی زۆر بووە و پێشترش جەنابیان هاوکاری دەکردین بە پێدانی بڕە گازوایل بە سعری فەرمی بەڵام پاش هاتنی داعش و ئەو قەیرانی دارایی کە تووشمان بوو ئیمکانێتەکەم بوویتەوە ئەگەر بکرێتن لەوەش هاوکاریمان کە زۆر سپاسی دەکەین لەبەوەی بڕک باری خاوەن هۆتێلەکان ئاسانتر بکەین خاڵی دوێمیش زەریبە زۆر بارێکی زۆر قورسە لە سەریان کە ئەوەش بوویتە بارێک لەسەر خاوەن شوێنەکان خاڵی سێمیشمان لە هەولێر لە سنتەری شارەکان زۆری هوتێل و ڕێستورانەکان زۆر بووە ئەگەر بکرێ ئەگەر ماوەی کە بەکاتیش بی مۆڵەت ڕابگیرێتن لە سنتەر تەشجیع بکرێت بچنە شوێنە گەشتیاریەکان وەکو شەقڵاوە و سۆران و شوێنەکانی دەرەوە تاوەکو خەڵکە تەشجیع بکرێت بچی لەوێن دەرزیاتر ئیسtismار بکات زۆر سپاس کاکشکور بچێتە لای کاک سابیر ئێستا دێمەوە خزمەتت کاک نەوزاد بەنسبەت گرانی نرخی کارەباوە هیچتان پێکرێت لە ئێستاە طبعا ئەو ڕازێکە کاکشکر مەسەن نرخی بڵێن تاقە سوتەمەنیە جات کارەبابی کە حکومەت دەیداتی یان کە مۆلداتی خۆیان بە گازوایل ئیشی پێ دەکەن گرانە لەبەر ئەو بارودۆخایی کە هەرێم پێدا دەڕوا عێراق پێدادا ئەم قەیرانە بە تایبەتی لە هەرێم ڕنگدانەوەی هەیە لەسەری وازەها چکە کێشەی کارەبا 100% چارەسەر نەکرای مەسەن 24 ساعت کارەبا هەبیتن سەنەمە سەردانی تورکیامان کردێ منتەقە پیشسازیەکانی مەسەلەن بورسەی توین تەماشامان کرد لەوێن دەرێ مەسەلەن شێوازی پێدانی کارەبا لە تەساعودەکەی نرخ کەمتر دەبێتەوە مەسەن چەند زیاتر کارەبای بەکاربیێنی نرخەکە کەمتر دەبێتەوە لەبەرەوەی تەولیدیان لە خۆیان زیاترە وەکەتی تایبەت دەیکاتن بۆی فرۆشتنی زیاتر بیتن تەرجیع دەکاتێ مەسەن کارەبای زیاتر بکڕی نرخی کەمتر بە دین تەخوارێ بەڵام بە حکمی لێرە ئەو کارەبای تەواو تەولید نابی تەوزیع نابیتن لێرە سعرەکان تەساعودیە مەسەن فەرقیشی پێکرا بینی پیشسازی و تیجاری و سەکەنیەکە کە تیجاریەکان زیاتر کردیە ئەمە گەبیناری زیاد مەسەکە لەگەڵ وەزارەتی کارەباش دادەنیشی ئەوانش حەقیانە مەسەن ئەو کولفەی تێچووی ساڵانەی سەرەوەی ئێستا کە پاش ئەوم تەقەشفەی سەرەوەی میلیارێک و 800 میلیۆن دلار تەکلیفی کارەبا دەکات لەوانەیە هەموو ئەو داهاتی لە کوردستان کۆ دەکرێتەوە ساڵان ناگاتە 200 میلیۆن دلار ئانی حکومەت بەلای کەم 1000 میلیارێک و 600 میلیۆن دلار دامی کارەبا دەکات اینجا بەو شکلەیە کە باسمان کرد کە بە گرانی ڕادەبەسی لەسەریان چکە گەربێ سەر بڵێن وەکو سیاسەتی حکومەت کە مەفروزە بە پێی بارودۆخی کە دامی کەرتی گەشت گوزار دەکەین دەبێت دامی کارەبای تێدایە بێتین بۆ ئەوەی مەسەن هاندانێک بێتن بۆی نرخەکان دابەزی مەسەن بتوانی گەشتیار زیاتر بەرە خۆت بینی ئەمە تاکەی وا بێ طبعاً ئەمە پەیوەستە بە بارودۆخی حکومەت لە تاقە دەگەینە چێن دەرێت چۆن مەسەن لەو ساڵانەی دابێ بەرنامەی حکومەت چۆن مەسەن چ بارودۆخێک ئەسڵ حکومەت خۆی پێدا دەڕواتن ئایا قەیراناوی دەبێت شتی دیکەمان بارودۆخەکە استقلال و دارایی باشتر دەبی بۆی مەسەن وەزەی کارەبا و سوتەمەنی باشتر بکەین ئەو وەختی تاوان باشاکی دام دەکەن لە ڕووی هاوکاری و دامەوە خۆت ئاماژەت بەوەدا بەهۆی قەیران و شەڕی داعشۆمانەوە وەکو پێویست نەکاوکار نەکراون بەڵکو نرخەکانیشان لەسەریان زیاتر کراوە باشە لە ڕوویەکی ترەوە باج بارێکی قورس نییە بە سەرشانیانەوەی بە هەموو شێوەیەک فشارەکەیان لەسەر دروست نەکراوە تاوان یەک لە داهاتەکانی حکومەت لە هەموو نەزەری بێ باش حکومەتی خۆشمان کە بە وەزارەتی مالیە یاعادەی نەزەر لە جەدوەلی زەڕای بکردەوە داهات کۆ دەکاتەوە خۆ معلومە بەرنامەی حکومەت چ بوو خەرجەکان کەم بکات داهاتەکان زیاد بکاتن بۆ بتوانێت حکومەت بەردەوامی هەبین موچە دابین بگا خەدەماتەکان بەڕێوە بە بەشێک لەو ئەگەر بەراوردی مەسەن زەریبەی کوردستان لەگەڵ دەرێ بکەی هەر بەو حەزمەی لێرە کەمترە بەڵام لەوانەیە لە بۆ ئەو حرەکە ئابوووریە کە ئێستا هەیە بەو مەرحەلەیە قورسە لە سەریان ئاسان نەبووە یعنی کە دڵی 4-5 ساڵ قەیران شەڕت کردێ لەگەڵ داعش شەهیدتدا دیفاعات کردێ بەڵام لە عین وەخت ئاوارەت نەبوو کردێ بودجەت قەتەکرا لە بەغدا سەری نەفت دابەزیە ئەمە تەسیری لەسەر کۆمەڵگای ئێمە گەلێک زۆر بووە هەم لەسەر حکومەت هەم لەسەر تاچی خەڵک باشە کاک نەوزاد ئەو کاتە وتیان پاڵپشتی بڵێن دەرەکانەکرێ ئەمە بابەتێکە بۆی بیرم نەچێتەوە
ئێستا یەکێک لەو ینی پرسیارانی کە لە فەیسبووکی شەواتووە بەڕێزێک پرسیاریەوەکە ینی ئاماژە بەوە داڵێ بۆ نمونە ئێمە ڕاوکار باڵکی ئەڵێ پارەی بەنسبەت پارەی مخاولاتەوە چەکمان هەیە و پارەمان بۆ سەرف ناکرێ ئەمەش تاکەی وابێت ناتەوان ئەو چەکانێک کە هەیە پازە لە سەڵی بەو دوایی کە سەرف کرا ئێستا شەیە بەردەوامە لە هەرسێ پارێزگا دەڕاتن یانەوە میزانیەک پێشترێ مەسەن بەشێک درا بانقە هەلیەکان ئەو جارە بەشێک درا بەڵێندەرەکان پەرەپێدانیشی گرتەوە و پازە لە سەڵی و چەکەکان دەڕاتن چونگە حکومت معلومە پێشترێکە چەکەکانیدا بەڵام ڕسیدی نمابوو لە باڵکان لە بەقەیران معلومە پارێکە سەحب کرا بۆ بە خەڵکەکە دروست بوو کە چەکەکان هەرزانتر لە نرخی خۆیان مەسەن ئەوەش زەرمەند بوو چکە ئەوەش زەرە لە خودی بەڵێندەر خاوەن ئەوەی کە ئێستاقاقی مەسەن چەکێکی 100 ملیۆن دیناری هەیە لەوانی بە 56 ملیۆن دینار فرشتیە چ میلیۆنی لێ تێدا چ لە 150 زەرمەند کرد باسی کە قەیران دەکەین وانە هەموو زەرری ئەم قەیرانەیە وردەکاری گەلێک زۆرەکە کە زەرری بە خەڵکگان زۆر بە کورتی وەڵامی و پرسیاری کاکشکوریش بیتەوە وتی بۆچی مۆڵەتی هوتێلکردنەوە لە ناو شارەکان ڕناگرن ئەوەی ئەوێت بینێرن بۆ شوێنە گەشتیارەکانی مەسەرن لەوە بەرهێنان ئەم سیاستەیە کە پەیڕەو دەکرێتن ئەگەر لە قەزا و ناهەکانی هەندانی زیاترە ئاسانکاری زیاتر لە بۆ هەر پرۆژەیەکی وەبەرهێنان دەکرێت ئەگەر لە قەزا و ناهەکان بکرێتن نەمە سیاسەتی وە بەنێو کەسەی بەنیازە لەو شوێنانە بیکات زیاتر ئاسانترە هاوکاری زیاتر دەکرێت و هاانی زیاتر دەدرێتن و لەو شوێنانش کە پرۆژەکان خۆتان ناتوان ینی بە شێوەیەک لە شێوەکان لە نێوان کەوانەیە کە ناچاریان کەن لەو شوێنانە پرۆژەیەنی وەبەرهێنەر ئازادە مثلەن مەسە کەداتە بە هەروە بەرهێنەرە کە دێتە کوردستان ئازادە لە کام شار چکە میش حساباتی خۆی دەکاتن لەکوێ قازان زەکات لەکوێ باشتر ژینگەکە باشتر لەبار دەبینیتن بۆ ئەوێ تێداوە بەرێنامکە هەولێت بە حکمی ئەوی کە پایتەختە تایبەتمەندی خۆی هەیە بۆیە مەسەرەن نزیکی 65 هەموو بەرهێنانی کوردستان لە هەولێر بووە لەو ساڵان لە 36 میلیاری 24 میلیاری لە هەولێر بووە بۆیش مەسەن زیاتر لە سنتەری شار خۆی بینیتەوە بۆیە ئەتوو ئیزبارکردنی خەڵک ناکرێت ئەو کابرا خۆی ئازادە لە چه شوێنێک دێت سەرمایە گوزاریەک دەکاتن بۆیش مەسەن ئێستاش تەڵەپ هەیە لەسەر تێڕاز دەکات بەشەکراوسێ بەڵام ئێستاش داواکاری هەیە کە لەسەر تێل و بابەتانەی کە باسی کرد سوپاسانەکەم وردە هاوڕیانم پێمەڵێن لە ناو شار و لە چایخانەکە نزیکە بینەوە بەڵام تاگەینە ئەوێ من هەوڵەدەم پرسیارەکانی کاک سابیر عوسمان سەرۆکی سندیکای کرێکارانیش وەربگرم مایکەکە نزیک بکەیتەوە و فەرموو سەرەتا سوپاس دەستخۆشی لێ دەکەین لەو بەرنامەیەوە هەروە بە خێرایی بەڕێزم کاک نەوزاد دەکەین پارێزگاری هەولێر بێگومان ئینکار ناکرێت لە ئیش و کارەکانی کاک نەوزاد و جێگا پەنجەی دیارە لە شاری هەولێر بەنسبەت مۆڵەتی گشتی کاک نەوزاد دەگە تەماشا بکەین پێش ساڵی 90 هەر کەسێک دەچوو دەری دێنا دەبایە مرور نووسراوێکی بداتێ بۆ دایرەی باری شارستانی بۆی میهنەکەی بگۆڕێ بیکە بە عامل یان سایق سەیارە ئەو وەختە کابراگە دکتۆر بێ مەحامی بێ ناچێەوە بکە ئێستا مەسەنەن کارمەندە مۆزەفە شورتەیە پۆلیسە ئەفسەرە هەمووی مۆڵەتی گشتی پێ و تەکسێکی پێ تا قیێوەرە دێ چێشە بۆمە ئێمە دروستەکە ڕوومان تێکاتن یەک قستەکەی پێنادرێت دوو کاری دەست ناکەوێ و ئەو ڕێژە تەکسی ئیستا لە شاری هەولێر هەیە بڕواکە لە تاران نییە لە ئەستەمبۆلیش نییە ئێستا تقریبان 3,000 تەکسیمان هەیە مسەجل بێ لە کۆستەر و ئەوانە بە هەمووی 3,000 ینی بەڕاستی ئەوە جەنجالێکی زۆری بۆمان دروست کردێ لە شەقامەکان لە ڕێگاوبانەکان سوپاس بۆ جەنابیشتان کاک سابیر ئەوەی کە باسی دەکات تایبەت بە برێن مۆڵەتی برێن گشتی و خصوصی ئەوەی عمومی و ئەو گاوەیە پێشتر بەس محدود بوو ئەوانەیە کە ئیشی عمومیان دەکرد فقط ئەوانە نەدەبا مەسەرەن خەریج بایان مۆزەف بایان مامۆستا مانی شەهادەیەکیە باە دەبایە مەسەن خەڵکێک بە خەڵکێکی معەن بوو لە کەرتی گشتی ئیجازەی عمومی هەبوو مەسەن پاسی داهژت یان لۆری داهژت یان تەکسێکی داهژت بەڵام بۆ دوایە کە ئەوەیە نما مەسەرەن لە بەڕێوەبەراتەکانی هاتچۆ ئیجازەی عمومی دەدرێتە هەموو خەڵکەکانی ئەم شێوازە گۆڕدرا زیاتر لەوانەیە تەمان پێیوەستە ڕەبتی بە یاساکانی هەرێم هەیە سپاس دەکەم زۆر سپاس ئێستا ئەو تاگەینە چاخانەکە چایخانەکە و لەوێ چایەکە خۆینەوە و بروسکە پرسیار و بروسکە وەڵام
بەڵێ زیزانم دووبارە سڵاوتان لێبێت وەکو هەمیشە هاتووین لە ناو بازاڕی هەولێر لە سەر و چاخانەی مەچکۆ چایەکی گەرمە خۆینەوە و بەرنمەکەمان بەردەوامەکەین بە بروسکە پرسیار. کاک نەوزاد بەنسبەت بازاڕی لەنگەوە نامەیەکی زۆرم بۆ هاتووە ئەڵێت تکایە تایەتی ئەڵێت توخوا لێی بپرسە ئیشوکاری بازارەکە زۆر بە خاوی ئەڕوات و ئێمە کاسبکارین و هەموو ژیانمان لەسەر ئەوەیە پێشتر بەڵێنمان پێدراوە بە باشی بڕوا ئێستا بەو شێوەیە نیە تەنانەت ئەڵێن کاک نەوزاد پێویستە بێتە ناومان معاناتمان بزانێت طبعا ئەمە لامان مەطەبە بە زووترین وەخت ئەو بازارە بکەوتەوە گەڕ ینی لۆیش لیژانەکانمان کە لە ئەنجومەنی وەزیران لیژنەکان دانرایە بەخێرا بۆیش تەمویلەکەشی خاص دانرا چکە و پارەی بۆ ئاوە بۆ کارەبایە بۆ ئاوەڕۆیە بۆ بەرگری شارستانیە هەمووی لە ئەنجومەنی وەزیران دانرا لیژنەکانی لە ئەنجومەنی وەزیران ئەوەی کە جێبەجێ دەکەن و بە خێراش بۆ ینی بەپێی ئەو ڕێنمایانەیە زۆری تەجاوز کرایە بە حقیقەت بەڵام دروستکردنەوەشی بڕکوەختی دەبێتن لۆ ئێمە ڕۆژانە لەگەڵ لیژنەکان ئەمە زەخت دەکەین لەوەی خێراتر بن لەوەی خزمەت گوزاریەکانش تەواو بچکەوان دوکانەکانیان تەواو کرد بۆش ئێمە لەوانەیە بە تاکەیت مەسەن ئەو ڕۆژەم بەڕێز لەگەڵ سەرۆکی دیوان کاری سبحان ئەحمەد باسم کردیا و بڕیارە بەیەکەوە بەسی سەردانێکی مەوقع ئەوە لەسەر ئەویش چەند بەختی منجار دەبێت دانیشتن بە دیار بەرنامەکەەوە مەبەستیانە بزانن لەم هەفتەیە سەردانیانەکەن ئەمە هەفتەش نەبێ هەفتەی دابێ لە خلالی دە ڕۆژان ئەکی سەرچیان لێ دەین چکە ئەمە بڕیار بۆ هەفتەکەیت کە بەیەکەوە سەردانیان بکەین بە التیزاماتی کاک سبحان ئەحمەد وەکو سەرۆکی دیوان نەیتوانی حاضر بێت دەمانێت بێکەوە لیژنەکان لە ئەنجومەنی وەزیرانە دەبێت ئەوش لەگەڵمان بێ لەو وێگە کێشەکە بێگرفتە لێ بڕیاری بدەین و بستە بواری جێبەجێکەوە کەواتە ئێمە زیاتر لەسەرم باسە ناڵێن بێگومان خۆیان باشتر دەنگیانەگا بەیەوە مادام سەردانیانەکان بەنسبەت گوندی کۆریەوە زیاتر لە مانگێکە لەوەتی ئەمە شەشەم ئەڵقەی پاسی یادگارات بەردەوام نامەئەنێرن ئەڵێن غەدرمان لێ کراوە 7,000 دلارمان لێ وەرگیراوە مەسیرمان دیار نییە دەڵێ هەر پێمان ناڵێن بڵێن هیچتان بۆ ناکەین مەسیری گوندی کۆری 4,000-5,000 خێزان چی بەسەر دێت طبعا کۆری معلومە 5,000 خانوو بوو 5,000 خانوو بوو لە ڕۆژانێک کە بە حکومەت بڕیار بوو لە سندوقی ئیسکان دامی بکاتن چکە معلوم بە 7,000 دلار خانوو ناکرێت چکە شێوازی خانی کۆریەکان فەرق بوو لەگە پرۆژەکانی دیکە کە 7,000 دلار بیدایە دەدەن دوای 13,000 دوای 20,000 دلارەکە بە قستی 10 ساڵ دەدەن بەڵام ئەم پارەیە ئەم 20,000 دلاری قستی 10 ساڵە لە بۆ حکومەت سندوقی ئیسکان بوو لە زیاتی بەڵێندەر کە پارەکەی دەدا لە بۆ خەڵک بەڵام بە حکمی ئەو قەیرانانە ئەمە نەبوو ئەوەش وەکو هەر مۆژایەک زەرەری پێکەوە ئەو پارەیان فەوتاوە نەخێنانە بە تاکید نەفەوتاوە چکە ئەوجا چ بڕیار دەدرێت ئێستا لە دەستەی وەبەرهێنان ئەمە 1000 خانووی یەکەم ڕۆی دابشکرا خەڵکەکە چوویتە ناوی ڕۆژەکە معلومە مەوجودە لەوێن دەلێ مایە بۆ بڕیاردان سە لە دیراساتە چۆن چارەسەری مەسەلەن چکە دروستکردنی 4,000 خانوو دیسان بە 7,000 دلارەکە نابێت غەر دەبێت تەمویلێکی دیکە هەبێ بۆ تەکمیلەکردنی قەرزەکە بێ مەسەلەن لە عێراقی سندوقی مەسەلەن ئێستا کە قەرزی عقاری هەیە مەسەلەن محاولەیەش هەیە مەسەلەن لە حسەسی محافظات دانرایە یاهێمیشە بووە پاریش باسییان کرد بەڵام بە حکمی ئەو وەزع عێلاقە خراپە بووە نەیانداینە مەسەلەن کە تەمویلێکی دیکە هەبێ لە بۆ سلفە عقارەکە دەتوانرێن مەسەلەن تەمویلی و مەشروع بکرێتەوە بۆ ئەوەی 4,000 خانووکەش تەواو بگرێت یان هەر حەلێکی دیکە طبعا ئەمە لە دەستەی وەبەرهێنانە 4,000 مایە ئەمە لە دەستەی وەبەرهێنانە ئەمە لە دەستەی وەبەرهێنانە لە هەموو بەردەوام دیراسات لەس دەکرێت و ڕێگا چارەسەرێکی لە بۆ بنرێتەوە بەڵام بە تاکید پارەیان نافۆتێ پارەکانیان مەوجودە مەشروعەکەش مەوجودە مەشروعەکە تەواوەکرێت ڕادەوەستە سەر ئەم بارودۆخی مەسەن چکە تەواوکردنی 4,000 خانی میزانێکی نزیک 100 میلیۆن دلاری بەلای کەم دەوێتن بۆی ئەمە دەبێت مەسەن تەمویلەکەی کو پەیدا بکرێت بۆ تەواوکردنم پرۆژەیە باش ئەمەش بەنسبەت ئەوانەوە کە ئێمە بەڵێ نەدەین زیاتریش بە دوواداچوون بکەین و بەردەوامیش بۆی ینی زۆرترین خەڵکی لێ تێبگەێنینەوە کاک نەوزادیش ئاگداری پرسەکەی هەشتی حەسارەوە ئەمە بابەتێکی بەناوبانگە لە هەولێر من لە ئەڵلقەی یەکەمی پاسی یادگار لەگەڵ جنابی نەورۆزخان باسمان کرد وتی خزمەت گوزاری بۆ ئەچێت بە شێوەیەک ئەوەندەی وتی لەگەڵ کاک نەوزادیشە قسەمان کردووە بە شێوەیەک لە شێوەکان تا ڕادەیەک لایەن لێ ئەکرێتەوە ئێستا ئەڵێن هیچ کەس بەدەممانەوە نەهاتووە ئینسانی هەشتی حەسارۆک مەسەلەن باغڵ و منارەیە گەڕەسۆرە هەموو ئەو شوێنانەی کە زەوی تێدا دابەشکرایە سێبەردانە مەسەلەن ئەو زەویانەی کە دابەشکرایە بۆ دابشکردنی مۆڵەتی خانووەکان پەیوەستە بە خزمەت گوزاریەکان معلومە بەس هەشتی حەسارۆک 16,000 قطعی سەکەنیە 16,000 قطعی سەکەنی و بە تایبەتیش لەو منتەقە یەک لە بەڵێ معلومە یەک لە کێشە سەرەکیەکانی و منتەقەی ئاوە
ئاوی ژێرزەوی لەو منتەقەی دابەزیوە توێشلم بە خۆمان قەیرانمان هەبووە بۆ ئێستا ئەو پەلەمان کرد ئەو پرۆژەیە لە بینی مثلەن ئیفرازی سێ لە بەش پشتی وەزارەتی پێشمەرگە بۆڕێکان ڕات لە چێشێ بۆ کەس نەزان بۆی هاوینی دابێت تووشی ئەو قەیرانە نەبین کە ئەم هاوینەیە چوو بەشێک لە هاوینی دابێت چارەسەر ئەبێ بۆ ئەو بەشێک کە هەیە بۆ ئەو بەش بەڵام ئیزافاتی نوێ مثلەن لە هەموو ئەو شوێنانێک کە دەست بە دروستکردنی خانووکرە مثلەن لە تیمار هەیتمان لە وەکو باس لە باغڵ منارە هەیتمان لە سێبەردان هەیتمان لە هەولێر پشتی هەولێری نوێ هەیتمان ئەو شوێنانەیە مثل خزمەت گوزاری ئاوا کەهرەبایە ئەو میزانیە معلومە نییە ئێستا کە لەو دەمەیدا جەنابی وەزیری شارەوانی وتی ئەوەندەی بتوانین خزمەت گوزاریان ئەوەندەی بتوانێت ئەوەندەی بتوانێت ئەوەندەی کە دەتوانیت ڕێژەی چەندی خزمەت گوزاریەکانی خەڵکا بەش ئێستا مەسەن لە سیمی ناو سیمی خاتوناوەی ئەو خانوانەی ئاوەدان کرایەوە لەوێ مەسەن ئێستا کێشەی مەسەن گرفتی خزمەت گوزاریمان هەیە لەوێ نەتواندرا منتەقەی نازماوەمان هەیە ینی بەشێک پەیوەستە بە بودجەی حکومەت چەند خزمەت گوزاری دەتوانی پەیدا بکەیت ئێوە چەند ئەتوانن بۆیان دابین لێ ڕادەوەستە سەربار دۆخی حکومەت مەسەن بە میزانێمان نییە ئێستا کە معلومە شارەوانێتی هەبوو بەشێک لە داهاتەکەی 20% داهاتەکەی لەژێر دەستی خۆی بوو بەڵام ئەو 20% داهاتە چەند دەتوانێت خزمەت گوزاری تەوفیرکە بە تاکید پێ دەڵم لە بۆ 16,000 قەسەکەنی زەحمەتە ئەنی زەحمەتە بودجەیەکی زەبەلاحی دەوێتن لە بۆ تەنیا مەسەن شەبەکەی ئاوی لە بۆ دابنێ لە بۆ 16,000 قەتعی سەکەنی یان سەرچاوی ئاوی لە بۆ پەیدا بکەی زۆرە بیکراوەتەوە چۆن بۆی چارخۆت هەروە گیان ناهێڵ نەخێر نا بەس بەکو باسم کرد ئێستا مەشروعی خەتی چارەمی ئیفرازمان کە هەیە کە شەریکەی قەرزی بریتانیا شەریکەی بایوەتەری بریتانی سنە و بەشەمان کە جێبەجێ کرد مەسەن ئەو کێشانەی ئێستا کەس نەزان و قەرەبوو ئەوان بۆ ئەو هاوینی ئینشاءالله حەل دەبێت ئەو کێشانە بەڵام ئیزافاتی نوێ لەگەڵ تەواوکردنی پرۆژەکە دەبێتن باشە بەنسبەت دو ساڵی دەبێت ئەرزە 125 مەتریەکانەوە ئەڵێن بۆچی ئەگەر ناهێڵن نەیان ئەهێش بیکەین بە خانوو بۆ بەناویان کردین تەقسیم دووەکان ئەم کێشەیە وەکو خۆی مێنێت طبعا ئەمە دوو کێشە هەیە لە بینی مەسەلەن کە بڵێن مافی بەناوکردن کە لە بڵێن دایرەی تاپۆکە بەناو دەکرێتن مەسەن قەتعەیەکی سەکەنی بەناو دوو کەس دەکرێتن حەقی هەیە بەناوی سێ کەس بی بەناوی 4 کەس بی ئەوە مولکیەتە بەڵام ئەوە فەرقی هەیە لەگەر ئەو تعلیماتی کە وەزارەتی بەلەدیات هەیتی بۆ منتەقە سەکەنی بۆ مەسەن منتەقەیەکی سەکەنی لەسەر ئەساسی 200 مەتری دادنێ بۆیە مەسەن حساباتانەی کە دەکرێت بۆ شەقامە بۆ ئاوەڕێیەکان سەبارەت بە دروستکردنی فەرقە لەگەڵ خاوەندمەتری گۆڕانکاریتیان خاوەنداریەتی مۆزوعێکە ڕێنمایی شارەوانی بۆ دروستکردنی خان و بابەتێکی دیکەی لێک جیاوازە مەسەن واقع حال بووە مەسەن چەند ساڵە تەقسیم دوو هەبووە ئێستا بۆ دوای کە شارەوانی تاکیدی کردەوە وەزارەتی شارەوانی لە بۆ هەموو هەرێم لە بۆ هەموو هەرێمە تەنها خازنێ بە هاولێر کە نابێت تەقسیم دوو لە ئیفرازاتی نوێ بەڵام هەندێک واقع حال هەیە لەو گەڕەکانەی مەسەن ئەگەر هەیە گۆڕانکاری هەر دەبێ بڕوات مەسە دەبین 125 متر مایە لە بینی دوو خانووە خۆ 225 دەبێت بکرێتە خانوو واقع حالێکە ئەمانە بەجووتا چارەسەر دەکرێت بەڵام ئیفرازاتی نوێ و ئەو بریارەش دروستە مەسەن کە تەقسیم دوی تێدا نەکرێتن چکاتۆ خزمەت گوزاری مەسەن لە کۆڵانێک 100 خانەبی لە بە 200 خانی دەگۆڕدرێ باشە قومێک لە چاکەت بخۆرەوە با منیش پرسیارێکی دیکەت لێ بکەم سەبارەت بە شەقامی 120 متری شەقامی 120 متری قسە لەسەر ئەوە هەیە کراوەتەوە بەڵام کۆمەڵێک کەم و کوڕی هەیە یەکێ لەو کەم و کوڕیانە لە دوو جێگەی دیاری ئاو ئەوەستێت ئینارەی وەکو پێویست نییە فولکەکانی سوڕانەوەی تیانە یوتێرنەکان دوورن تاسەی تایە ئەمە کەی چارەسەرە بێت تاسەی تێدانە وتێرنەکان دوورنینە چکە لە چواریان لە بۆ چواریان تاسەی پلاستیکی لا بدەن پەیوەند پرسیاری کردووە تاوان تاسەی پلاسی لێک شوێن هەبوو لە ناو عنکاوە بوو کە پردی پەڕینەوە نەبوو پردی پەڕینەوەیان بۆ کرا تاسەکان هەر جیراینا لە ناو عنکاوە دۆستانی ئاو بۆچی بیر لەوە دیزایانی مەسەن 120 کە بەو شێوازێکە تەنفیز کرا لە شوێنانێک کە ئاو ڕاوەستابی دەبێ و خەلەلانە عیلاج بکرێت ئەگەر لەگەر چەند شوێنێکە بیتن بەڵام باسی یوتێرنەکان لە چواریان لە بۆ چواریان ڕاوەستانی تێدانە ڕاستە پرۆژەی شەقامی 150 متری وەستاوە نەخێرنا مزاکرایە لەسەری بەڵام هەمان بەڵێن دەرێ ئێستا لە کۆتاکانی تەرکیزیان لەسەر چاکردی چواریانی کەرکووکە چکە ئەو شەریکەی چنگلەری تورکیکە فاسیلەی 120 متری لە کەرکووک لە بۆ مووسڵی وەرگرت بوو ئێستا پێی تەواو نەکرا ئەوەش درایتە بەڵێندەری برهێمن گروپ ئەوان بۆیە دەبێت مەسەن 120 متری لە کەس نەزان و لە ڕێ کەرکووک ئیش ناکاتن ئەگەر ئەو تەقاتوعی سەر ڕێ کەرکووک بە و عەجەلەیە تەواو نەکرد چکە ئەو بەشە تەواو بووە بەڵام چکە تەقاتوعەکە تەواو نەبووە
ئیشەکە ڕاوەستا باشە لە سی چرکێ وەڵام من بیتەوە سپاس دەکەم دەنگۆی چوونت بۆ بەغدا چی بەسەرات ئەمە پەیوەستێک بوو بۆ بڕیارانەی کە درا لێ لە مەکتەبی سیاسی نازانم ئەمە هێشتا دیاری نازانم چی بڕیارەکە لە مەکتەبی سیاسی خۆمانە لای باشە وەکو پارێزگاری هەولێر دەمێنیتەوە تاکو ئێستا لە داهاتوو دیشانەوە پەیوەستە مەسەن پارتی دیموکراتی کوردستان کە لە بۆ ئەم کابینەیە چ بڕیار دەدا شێوازێک نەهات نەقلی ئەو کادیرەکانی خۆی دەکات لە چی پێویست دەبێتە بەتاکی دەمام ڕێنمایانەی کە حەزب بڕیاری پێدا جێبەجێ دەکەێت وڵێت ئەوەندەی کات هەبوو پرسیاری هاوڵاتیان مانگەیان کاک نەوزادادی پارێزگاری هەولێر زۆر سپاس بۆ کاتی بە ئێمە بەخشی سوپاسی تەواوی و برابە ڕێزانە شەکەین کە ئەمڕۆ لێرە بوون بەڵێ بینەرانی ئەزیز پاسی یادگار لێرە کۆتایی هات تا وێستگەی داهاتوومان ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادا بن کاتێکی خۆش.